دەستخۆشتان لێکم بووە ئەم سەرکردنەوە دەستان خۆش بێ و گەلێ مەمنونم سپاس. کاک ئیسماعیل ئەگەر بۆ دەست پێ بکەین تۆزێک خۆناساندنت هەبێ باشترە لە کێو خەریکی کاری هونەریت هەر لە شاری کەرکووک کارەکان کردووە خود لە شارەکانی تر لە دەرەوەی عێراق بڵێین؟ بەڵێ ڕاستی لە ساڵی 82 کاتی خۆی کاکسیروان بێلانە ئەوتانێ ناسن لە مەکتەبی سانێ و ڕسالە بە هەمان شێوە شانۆگەریمان کرد بەڵام ئەتر شانۆگەرێکەمان لێ تێک چوو تەبعەن ئەو کاتانە ژیانیش قورس بوو ئەرکی ژیان بتەوێنێتێ بە گەڕێکی شۆجە گەڕێکیشی با بڵێن ژارنشین بوو نەمانەتوانی هەم تەمسیل و هەم کار و شتانە بەبوونی بژێوی ژیانەوە پەرەی پێ بدەین یا دەرکەوین حکوومەتی بەعسیش ڕێی نەئەدا تووشی کە بتەوێت شتێکت کرایە ئەوە معاناتی نەتەوەکەی خۆتت دەرخستایە. من لە 82 دەستم پێ کردەوە بە شانە و لە دوای ئەوە کە ئاوارە بووین لە سلێمانی بەڵێت تیپی شانوی ئاوارەکانمان دامەزران ئەتر دوایەوە لەبەرەوەی ئەو کاتێش بۆ کە ئێستاکە یعنم کەرەسەی ڕاگەیاندن زۆر نەبوو و ڕاگەاندنەکانی زۆر نەبوو ئێمە زۆر ناسرین و من تێکەڵاوی زۆر کەسیش نەبووم و خۆمش نەئەخستە بەر زوومی کامیرە. لە دوای پرۆسەی ئازادی شەوە لە عێراقا هەموو ساڵێ من شانۆیەکم کردووە و کەسیش منی نەبینە بە تایبەتی لای ڕسمەکەی مامە ڕیشا هەموو کاتیادی مامە ڕیشا من شانۆیەکم لێ کردووە یان شعرەیان هە بە شتێ بەشداریم کردووە کەوا جێی دەستم دیار بێ و لەسەر لە یادی ئەنفالیشا لە تۆپزاوە هەموو کاتی ڕۆژمە لەسەر گۆڕستانە حەقیقەکەی تۆپزاوە کە این ئەنفالەکانن جگەر گۆشەکانی خۆمانن لەوێ یادیانم کردو و نمایشی گەورەم کردووە تەنانەت تەلەڤیزۆنی کەرکووک ئامادە بووە کە بە ناوی گوڵاوی ئەنفالەوەی شیان لەواگە کردومە. من تقریبا زیاد لە 36 شانۆم هەیە و نمایشی تەواوم هەیە. یان بۆ نمونە کە لە دوای پرۆسەی ئازادی هاتینەوە کەرکووک یەکەم شوێن کە ڕاگەیاندنم دروست کرد من و مامۆستا سەرکەوت با بڵێ سەرکەوت ئاڵتونچی شۆرجەی سەرچماوە سەرکەوت سابیر من و ماوە سەرکەوت و کاک سەعەدوڵا هەڵساین تیپێکی شانۆمان دروست کرد و ڕاگەیاندنمان لەناو کۆمیتەی شۆرجەیە دروست کرد و یەکەم بەرهەمانی شانۆی شەقام بوو کە بەناوی هینی ئەنفال بوو. یان دوای ئەو ساکاتی لە شوێنەکانی تر ڕاگەیاندنش دروست بوو. بەڵام من حەزم کردووە دائیمەن شتی واقع و ئازاری نەتەوەکەم. ئێستا من لەوەیە یا من سەر لە نەوەکەم ناترسم چکە نەوەکەم بینێتی دڵسۆزی من بۆیان چەنێکە بەڵام لە نەوەی نەوەکەم ئەترسم سبەینێ ئەو تا ئەو گەورە ئەبێ من لە ژێر خاکاتام دێتە سەر گۆڕەکەم مێژوو ئەخوێنێتەوە کە مێژوو ئەخوێنێتەوە ئەگەر مردوو بێتم شەقێ لە کێلەکەم دەدا دەڵێ دەڵێ کۆیت 60,000 کەس بوون بە دەوڵەت و کیانی خۆیان دروست کرد. کاک ئیسماعیل بێگومان لەو خەمخۆرێت تێگەین بێگومان تۆ لە بەرەوەی ئەزانین ئەنجا ئەو نازانێ ئێمە چۆن چۆنی بووینە نازانێ ئێمە لە چی ژیانێکا بووینە نازانێ ئێمە لە ژێر چەپۆلی چ ڕژێمێکی زاڵما بووینە و هەروەها چەنا کەس لە ناوی خۆمانە بە خیانەت و خیانەتکاری کە شۆڕشەکانیان لە ناو بردووە و خەونەکانمانیان لە ناو بردووە. یعنی ئێمە لێرە ئەبێ شتێ بکەین ئەبێ ئەم جیلەی کە پێگا ئەمنەوەی کە پێگا پیان بڵین یان با زۆر دووریان پێشان نەدین هە ساڵی نەوەتەکانیان پێ پێشان ئەم شتانە پێشاندانی یاخود بینینینەوەکان بۆی بزان ڕابردووی خۆیان چۆنە پێ دوایە شانۆ یەکێکە لەوە کارەکان شانۆ بڵێ داوای لێ بردەکەم شانۆ پردێکە لە بین خەڵک و دەسەڵاتە باشە شانۆ پردێکە لە بین خەڵک و کاربەدەستانە شانۆ ئەوەیە کە تۆ ئەگەر بێت و ئەو خەڵکانە ئەو ڕژێمە سەیری ئەو شاشەی تەلەڤیزۆنی تۆ بکات ئەو کاتە تی ئەگا خەڵکەکەی خەریک چیە و داوای چی لێکە. ئێستا من بەم دیکۆمنتاریە کە کردومە یعنی نەچوومە هە لە خۆمە شتە دروستکەم خەڵکەکە خاوەن مەسەلەکەم بان کردووە خۆتان بینیتانە لە فیلمەکە پێشدا باسی معاناتی خۆیەکە کەسی چەکدار نەبووە. گەورەترین تاوانی ئەو کەسانە ئەو پەپولانەکەوە هەڵوەری ون و کەوا گولەبارانکەن و گەورەترین تاوانەوەیە کە کورد بوونە نەتەوەکەی کە بەرامبەرتە تۆی پێ قبول نییە. جا من نەتەوەیە کە من پێ قبول نەبێ من ئەو چۆن پێ قبوڵە واتە من ئەبێ ئەمنەوەی خۆموان ڕابێنم کە نەتەوەکەی و خاکەی خۆش بوێ هەتا تۆ ئەو نەتەوەی خۆتە ئەو گەنجە جوانانەمان فێر نەکەین کە خاک و نەتەوەکەیان خۆش بوێ ئێمە قەت بە هیچ نابین ئەبێ ئێمە پێش هەموو شتێک فێری ئەویان بکەین
کە نەتەوەکە و خاکیان خۆش بێ. کاک ئیسماعیل داباسێکی ئەو بەرهەمە دۆکۆمەنتاریە بکەین خەونی پەپولەکان ماوەی چەند ساڵە خەریکی کۆکردنەوەی ئەم دۆکۆمەنتاریان مەرگی پەپولەکان ئەفو مەرگی پەپولەکان ببورن ماوەی چەند ساڵێکە خەریکی کۆکردنەوەی دۆکۆمەنتارێکی بۆی فلیمێکی ئەوها باشی لێ دەربهێنی. بەڵێ ڕاستەکەی من لە 93 لە مێشکمایەوە کە کاتێ ئاوارەش بووم بەڵام بۆم نەئەکرا هەرچەنێ هەوڵمەدا بۆم نەئەکرا ئەوە کەرەسەی گەرەک بوو پاڵپشتی گەرەک بوو بەڵام لە دوای پرۆسەی ئازادیشەوە بە هەمان شێوە لە زۆر دەرگامدا بەڵام بەداخەوە وەکو پێویست نهاتنە پێشەوە من وەکو مادە داوای مادەم نەکردو بە هیچ شێوێ چەندێ ئەو شانوانە ماوەستا ببووراشت بڕیم فیلمەکە بە ناوی مەرگی پەپولەکان. بەڵێ مەرگی ئێمەش بە هەڵە نووسیمانە گاوڕیانمان ئەو خەونە بکەنە مەرگی پەپولەکان زۆر باشە قسەکان بەردەوام پێدەوامست. بەڵێ یعنی ئێمە ئەتر تاوەکو ئەم جارە کە چوون بۆ لای کاکاسۆ بڕات بێ بەستمەوە بۆ شەیدەکان شتێکم نەیوت چییە بەس ئەمە پێش ئەوەی کەوا بڕۆمە لای کاکاسۆ لە خەڵاتی با بڵێن ساڵانەی پرۆفیسۆر دکتۆر و پرۆفیسۆر کاکە محەممەد کەساس کاکامیل لێرەوە چاوی ماچەکەم منی خەڵات کرد بە یەکێک لەو کەسانەی کەواچکە من هەموو ساڵیادێکی ئەو بەشداریم کردو بە شانۆیەک و بە نمایشێک ئەگەر ئاگاتان لێ بوو بێ ئەتر خەڵاتی ڕێزلێنانی بۆ کردم مش لەو کاتێک کاک ئاسۆ دانیشت بوو وتم کاک ئاسۆ مفاجەیەکی گەورم بۆتە بێ لە کاتی هەڵبژاردنەوە شتێکی جوان پێشکەشەکەم ئەو نێزانانی چێت تەمانەنیشی زانی چیە تا ئەو کاتێک کە مفاجەکەی بینی بەڵێ من ئەمە لە سلێمانی شەوڵمدا بیکەم بۆم نەکرا بەڵام لێرەش ئەتر کە کاکاسۆ پاڵپشتمی کردوتی بەم شوێ پاڵپشتی من بەڕاستی ئەوان توانیان خوێنکاران دەستیان ماچەکەم لاوان بە هەمان شێوە و فەوجی سرەی سێی تەواری و بە هەمان شێوە سرەی سێی لیوای 37 بڵێن کەرکووک ئەوانش دەستیان ماچەکەم من لێرە یەک شتێکم زۆر کردووە لەبەروی ئەم باسی شەهیدە شەهید بڕوانامەیەکە هیچ زانکۆی ناتوانێت واژوو لەسەر بڕوانامەی شەهید بکە لێی بەرزە جا لەبەر ئەوە من هەڵسام ئەو ئەکتەرانی کە دام ناو هیچ ئەکتەر نین غێری مامۆستا حیکمەتیندی نەبێ و لەگەڵ کاکە عەلی شێخانی مامۆستا عەلی شێخانی ئەوانە لەبەروی کە تۆ کەسێک تەیە شەهیدە ئەبێ کەسێ دابنەی پاک بێ و شاشەی نەبینێ و لە شوێنتر دەورێکی قێزەونی نەبینێت تاوەکو بڵێ فەرموو کێ بۆتە براکەی من ئەمانە تەماشای کە بزان کەسێ ناسین هیچی ناناستەوە هەمووی خوێنکارەوانە هێنام جاگە زۆر زەحمەتشم کێشا تا ئەو کاتەی لە قتەی وابووە 5 کەڕە 6 کەڕە دووبارەم کردوەوە بڵێ من ئەمە لە مێژەوە لە مێشکمایە بەڵام ئەگە پێت بڵێم بە چەند ڕۆژە و فلیمەمان کردووە لێرەوە چاوی کاک عەزەدین عەبدولقادر زەنگەنە ماچەکەم کە ئەو هەم کامیرەمان بوو هەم یاریدەدەرم بوو کاک لوقمان و کاک ڕزگاروان هەموویان ئەو سافەیە کاک با بڵین مامۆستا حیکمەتەوان چاویان ماچەکەم یاریدەدەر من ئەم فلیمە بە تەما بووم بە 3 ڕۆژ و تاقی تەواوی کەم بەڵام لەبەر حاڵەتێک وای لێ هات بە بۆنی شتی ئەمنی و ئەمانەوە کە ئەبوایە ئەمنیەتی شوێنەکە بارچکە من تەقەی تیاکەم شتانە بە 8 ڕۆژ ئەم فلیمەم ئەنجامدا لە سەرەتا تەوکەتایی ئەم فلیمە 8 ڕۆژە تەواوی تۆمارکردن تەواوی تۆمارکردن و تەواوی متیا با بڵین هەموو شتی 8 ڕۆژە دەستان خۆش بێ هیچ کارێکی تازەتان بەدەستەوەیە ئیشەڵا بەشی دووەمی ئەم بەڕێوەیە هەر بەشی دووەمیان بەڵێ ئەمە ساڵی 91 6 ڕۆژ پێشی بڵین ئازادکردنی کەرکووکە کە با بڵین ڕاپەڕینەکەیە لە دوای 6 ڕۆژ ئەتر ڕاپەڕینەکە دەست پێ ئەکات ئەتر ئەو فلیمە لە بڵین لە دوای شەیدکردنی ئەمانەوە دەست پێ ئەکات ڕاپەڕینەکە دەست پێ ئەکات جارێکی تر ئاوارە بوون دەست پێ ئەکات لە دوای ئاوارە بوونەکە کۆتایی بە زنجیرە یەکەم دێوتر دوای ئاوارە بوونەکەەوە دەست پێکاتەوە لەبەری ئەم کەسانێکەوە شەهید بوونە کە سوکاریەمانە چۆن کەسانی نەفەز نزم ئەچنە گیانیان و لە دەرگاکانیان دەن و بە فێڵ و بە قسەی نابەجێ یان بە درۆدە لە ساڵێن کوڕەکەتان بە برینداری ماوە و لە سژنایە و پاریان لێسن و دوای تەرحیلیانەکەن و نەهامەتیان تووشە بێ چەند کەس باوکی چەند شەهیدێک تووشی یان جەڵدە دێت لە پێناو کوڕەکەی و دایکەکان کوێرە بن بە ئەوەنە ئەگرین و ئەو شتانەی تایە بڵێ ببوورە با حەزەکەم باسی ئێوە بکەین کە ڕۆڵبینینی خۆت لە فلیمەیان لە چی کارکتەرێکایە بۆت باس کردم بەڵام حەزەکەم لای بینەدانیش بەرچاوڕوون بێت ئایا بە ئازار نەبوو بۆ تۆ ئەو کارکتەرە؟ بەڵێ من هەرچەنێ گەڕام کە یەکێکی وا بدۆزمەوە کە ئەو کارکتەرەی من ببینێت
و تەواو بڵین بە تێر و تەسەلی خەڵکەکەی تێبگەێنێ کەسێوا نەبوو چەند کەسمێنا کە قسەکان بڵێ نێزانی ئەوەسا لە قسەکانە بەڵام ئینسانی مجریم ئینسانێکەوە بڵین ڕقوقینێکی بەرامبەر کەسی و نەتەوەیە کە بێ و تین و بێ بە خوێنی چەند کەسانێکەوە هیچی خۆشی هیچی لە بارانە بێ نەمدۆزە بەڵام من ئەو کارکتەرم بۆ خۆمەڵ بژێت بڕوات بێ لە دوای ئەوەی کەوام کرد چوم ئەو دیوە دەستم کرد بە گریان یاام دانیشتم گریام یوتیان تۆ ئێستا کۆمەڵێک کەس ڕەمی کە چۆتم ئەزانی چۆنەوتم ئەوەی کە من ئێڵێم لە دڵمەوە دەرناچێت لەسەر زبانمە بەڵام ئەمە بینیمەوە کراوە یاعم بەڕاستی من تا دوو ڕۆژیش کە شتەکەم تەواو بوو هەر چۆن بڵێ خۆم دانیشم لەبەردەم ئاوێنەکە ئاوا سێرمە کرد ئەمە تو بڵێ و کەسانی ئاوا دەڕندە بوو بێتن لە ڕوویان بێ سیر ئاوێنە بکەن دانیشت ئاوێنەکەمە کرد یعنم یعنی تۆ خۆت یەکێکی لەو جەماعەتی قوات خاصە ئەوانە من جلێکی مەدەنیم لە بەرایە جلە مەدەنیەکە لە دەرگا ڕاستم زابطەکە دێت تەحێم بۆکە ئەتر لی تۆ ڕائبم ئەڵێم تۆ لە کوێ خەوتون وا شۆرجە هەمووی ڕای کردووە پیاوەکانیان کەس نەماوە ڕۆشتوت گەشتوتە چەمچەماڵ بڕۆ ئێوە دوێنە کۆمەڵە کەستانگر کوان فەقیریان کوشت ئەو بەڕاستی تەبعەن لێدەن کاک بەرهەم چاوی ماچەکەم کاک بەرهەم و کاک با بڵێن هوەر وتم بەڕاستی لێیاندان ئەو دوو کارکتەرەتی بۆ وتم بەڕاستی بۆم لێ نەختان نەبێت لەبەرەوەی لەو حاڵەتەیە شتێکەیە کەسانێک هەن ئەگەر تۆم بڵێ ئەگەر بەڕاستی شتەکان لەگەڵانەکەی فلیمەکە جوان دەرناچێت من تەمەی عسکەریەکانم کرد بڵێن ئەوانش هەر تا خوێنکارن وتم ئەزانانی چیم بەگوتن ئەوە بەڕاستی بۆم لێدەن لەبەرەوەی ئەو دوو کامیرەکە لە سەریان تا ئاگاتە کۆتایی فلیمەکەش کە ڕەمی ئەکرێن و لە سزنەکانش کە لێدێن تەرەقەکانش بەوانەوەی بە شتەکە واقع دەرچێت بڵێ یعنی من ئێستا ئەمانە کە هاتوونە ئەو مناڵانە کە دامناوە یعنم بەهینیان نەبینی و بۆ شێوەی کات و بڵێ پرۆفشناڵ بن بەس من ئەمە شتەکانم کرد و لەخوا بە زیاد بێ بە سەرکەوتوی دەنگێکیشی دایەوە هیچ ئەم فیلمە بۆ نە لە شوێنێک بەشداری پێکراوە نەخێر یەکەم جار کە لە هۆڵی ڕۆشنبیرەکە و دوم جاریش لای جەنابتانە تا ئێستا کەتر خەڵک خۆی ڕایکێشاوەتەوە بڵاوێ کات زۆر باشەکە ئێسماعیل دەست خۆش بێ لە کۆتایە شتێکەیە کە ئێمە نەمانوت بێ یاخود خۆت پەیامێک کتە بێ شتێکی گرینگە بێ باسی کەی بەشی دووەمیشی ئەکەوێتە وەڵڵی ئەوە ئەکرێتە سەر با بڵێن لێرەوە من چاوی کاکاسۆ ماچەکەم ئەوم کاتێ پاڵپشتمانە ئەتر ئەگەر کاکاسۆ پاڵپشتمان بێ ئەو شەکەی نیشاءالله بەهیوە چاوەکەم بڵای ئەوەیشی کە نەوتراوە من حەزەکەم شتێ بڵێم ئەلێرەیە من ئیشی هیچ کەسێ بەکەم نازانم ئەوە کارکتەرەیە منم بە قوربان ئەوە خۆم دیتە جسمی خۆم تێکدا و شکلێکی ناشرینم بۆ خۆم دانەوە دڕندا ئاروەڵە بەس بەخوا لێ ناخەوەوانیم بڵێم کوردە لەو پەڕی گوێی زەوی درکێ چەقی پیا من لێرە ئازارەگاتە نەک جسم ئەگاتە مێشکم جا بڵێ ئەوەی کە من ئەیڵێم لێرە حەزەکەم شتێ بڵێم ئێستا ئێمە توانین بە دۆڵ و زڕنایەکەوە بچنە ناو مۆمێنێتی هەڵەبجەوە ئەتوانین بڕین هەڵپەڕین ناو مۆمێنێتی هەڵەبجەیە کەسێک کە توانێت بڕوات لەوێیاکەیە یاام شتێکی شاد بکات بێگومان تازێبارین لەوێدا تەواو ڕاستەکەی دە من شۆرجە دوو حەدیقیتە یەکیان سێ شەهیدی قارەمان مامەڕیشە و مەحسەب سەردار ڕوحیان شاد حەدیقێکی بە تەنیشتیەوە پارکی بە تەنیشتیەوە مۆنۆمێنتی ئەم سێ شەهیدێ بەڵام کە ئەبینم هەر شتێکە کرێ زەماوەند دەکرێ شتێکرێ ئەچن ئەلەو شوێنەیەک و من کاتی خۆشی زۆر هەوڵم داوتم شوێنی ئەو خەڵکەی کە گولە باران کرا ئەو شوێنێکشی 100 مەتر 200 مەتر زۆرمدا بیکڕن ئەو کاتە بە کۆمیتەکان بیکڕن با بڵین یان بە حکوومەت ئێوە دەسەڵات بن ئێمە کاتی لە پێش با لێ بکەن بیکەنە مۆنەمێتە بکەینە شوێنێک یادگاری یامیەکێ لە کوڕەشەیدەکان ئەڵێ من کە گۆڕی باوکم نیە و نازام لەکوێ کە بمێ سەبوریم بێچمە شوێنی ئەو شوێنەی کەوا ڕەمی کراوە شوێنەکەی شتە بۆتە مۆڵ یان تەماشا ئەنجا مادام ئەو مۆنەمێنێتەوانێ حەزەکەم خەڵکان ڕێزی لێ بگرن و ئەو شوێنەیە با وەکو با بڵێنێ کێتی نیشتمانی کوردستان مەڵبەند و کۆمیتە هەوڵ بدەن چوارتەرەفی ئەو مۆنۆمێنتەیە ئەو تیم ساڵی 33 شەیدەکە و مامەڕیشە بکرێت بە شتێک کە میوانێکمان دێت بڵێت کەرکک چێ بڵێ ئەمە کەرککەوە قارەمانەکانێتی ئەو شە بڕوانامەی ڕۆڵەکانمانە کە شەهیدەکەی زۆر سپاس بۆ کاکسمانگەنە کە دەرهێنەری ئەو فیلمە دیکۆمنتاریە بوو بێگومان هونەر لە نەگرینگەکەی ژیانە
بەدەر لە بابەتە چێژبینینەکە پەیامگەیاندنە گەڕانەوەی مێژووی خۆتە، پێشاندانی کولتور و نەریتی خۆتە. هەر یەک لە هەموو ئەم بنەمانە لە هەموو بەرهەمێکی هوەریە ڕەنگەداتەوە. هەموو بەرهەمێکی هوەری کاتێکاڵێن بەرهەمێکی هوەری کەواتە دەبێت هەموو بنەماکانی هوەری تیابێ، بۆ ئێمە پێڵێن بەرهەمێکی هوەری. جا ئەوە تابلۆ بێ، وێنەکێشان بێ، بەرهەمێکی شانۆیی بێ، میوزیکێک بێ، هەرێک لەوانە بێ بە بەرهەمێکی هوەریدان دێ. بەڕاستی بۆیە هوەر ئەو کایە گرنگەیە بەڕاستی پێویستەکە هەمیشە لای لێ بکرێتەوە، هەمیشە گرنگی پێ بدرێ و چ لایەنە حکوومەکان و لایەنە ناحکومەکانش پێویستە کە بە گرنگی و بەهایەکی زۆرەوە لەو لایەنە بڕوان. ئیتر خۆشبەختانە هەستەکەم شیرین بینی لەگەڵ هوەر زۆر باشە. بێگومان هوەر یەکێکە لەو زمانەها و بەشانی کە هەموو ئەڵێ لە مەکتەبی دەی فەرۆپێراتێ هوەرم بۆ زمانێکی هاوبەشە بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی لە جەنگدا جیهان شکست دێنێت، بەڵام دەتوانێت لە هوەردا سەرکەوتن بەدەست بێنێت و چونکە هوەر گێڕانەوەیەکە زمان حاڵی هەموو جیهانە، دەتوانین هەر کارە ساتێکەر ئازارێک بە هوەرەکەمان بگوێزینەوە. تر لە بابەتی سینەمایی دابێت، تابلۆ دابێت، مۆسیقات بێت، ئەتوانین بە جیهانی بناسەین و پێیانی ئاشنا بکەین. بە خۆشحاڵیەوە بینین لە شاری کەرکووکە کەسانی ئەوەندە بەرهەمدار هەن بە نمونەی زیندوو و کاک ئیسماعیل زەنگەنە و چەندانی تر هەوڵیانداوە بە گەڕانەوەی مێژوو بە هوەرەوە بچنە بەر سەگۆکانی جیهان و ئەو ئێش و ئازارە و ئەو وێنایە پیشانی جیهاندن. خەرمان بەرەکەت، سوپاس بۆ هەموو ئەو کەسانی کە لە سۆنگەی هەستکردن و بەرپرسارەتیان بۆ دەستگرتن بە مێژووەوە کارێک دەکەن. ئەگەر هوەری بێت، ئەگەر بڵاوکراوەیەک بێت، بەیاننامەیەک بێت، تەنانەت وتارێکیش بێت، ئێمە سوپاس گوزارین و دەستی حورمەت و ڕێز و نەوازشیان بۆ ڕائاگرین. جا پێم وابێ ئەوەی ئەمڕۆ هەمان بوو، ئەوەی ئەمڕۆ پێشکەشمانکردن هەموو ئەو بوو کە لە هەکبەکەماندا هەبوو. لەلای منەوە هیچم نەماوە جگە لە هیوای تەمەندرێژی و بەختەوەری بۆ هەر هەمووتان من بەخواتان دەسپێرم. هەر شاد و بەختەوەر و دڵخۆش و کامەران و سەرفراز بن. شیرینیش بن. شیرینیش بن.